زۆر سپاس و زۆر مەمنون لە ئێوەش. بینەرانی ئازیز لەگەڵمان بن بۆ بینینی بەرنامەکانی ئەم شۆمان. بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە بەشی ئاخری بەرنامەکانی ئەم شۆماندا وتوبێژێکمان هەیە لەگەڵ زینەتی کەریمی، هەڵسوڕاوی بزوتنەوەی ژنان و هەروەها یەکێک لە کادرەکانی حیزبی کۆمۆنیزمی کارگەری ئێران حکمەتیست. زینەتی کەریمی بەخێربی بۆ بەرنامەکەی ئەمڕۆماندا. منیش سڵام ئەس لە خەمەت ئێوە و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. ئێوە لە ساڵانی پێشوو لە نزیکەوە شاهدی دەستپێکی بۆنەیەکی ئەیار و چۆنیەتی دەستپێکردنی ئەو ڕێ و ڕسمە بووگەن. بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی ئێمە دەکرێت باسکەن لەم تەجروبە و ئەزمونکاری خۆتانە؟ ڕۆژ جەهانی کارەگەر ڕۆژێ هەمبەستگی تەبەقەی کارەگەرە، ڕۆژێ ئێعترازێ کرێکاران ئەلەی نظامی سەرمایەداریە، ئێعتراز ئەلەی نظامێکە کە تۆ دنیای بە ستەم و تەبعیز و نابەرابەری و ستەمکەشی بەسەر ژنان و کودەکان کارە ڕیازەتی ئیقتیسادی بردەسە ژێر گردیگە سەبەر و کرێکاران جەهان کرێکارانەشێ لەم ڕۆژە بە هەمبەستگی جەهانی خۆیان ئەم نظامە بووە نەژێر سوال و خاستاری سەرنگونی ئەم نظامە بن کە یەکێک لە هاشترین سیستەمگەلە لە دنیا. ئەوەڵە مانگەمەی خیابانەکان ها لە دەست ئێمە و لە ئێرانە تحت حاکمیەت جمهوری ئیسلامی و لە ئێرانە تحت حاکمیەت جمهوری ئیسلامی و ارتجاع مەذهبی شرایط ئەسەربار و سەختێکی بۆ کرێکاران بە وجود هاوڕێگە، بۆ کرێکاران و ژنان و مناڵان بە وجود هاوڕێگە. و من خۆم بە عنوان کەسێکە فعال جنبشی کارەگەری و جنبشی ژنانم لە کوردستانە بووم، مانگێ بەر لە بەرگوزاری مەراسمات ئەوەڵمەی ئێمە بۆ ئیجاد تەشکیل کۆمیتەگەلی ئەوەڵە مانگەمەی لە سەراسەر لە ئەکسەر شارەکان کورسان و ئێرانە ئەشوێنە ئێستەقباڵم ڕۆژە گەورە. هەرچەند ئێمە لە تەک شرایەتی پۆلیسی فرەشەدی دێکا فعالینە کارەگەری ڕوبەڕوو ئەوان بە ئیحزارکردنیان بۆ وەزارەت ئیطلاعات و تهدیدکردنیان وەلێ خۆ ئێمە بەخاترەوە ڕفێقگەلە کارەگەر نەکەفنە مورد تعرض نیروگەلی سەرکوگەلی ڕژیم قەرار نەگرنا، مەجبور بووین لە تاکتیکگەل و ڕەوشگەل مختلف خۆمان لەم زەمینە ئیستفادەکەینە تا بتوانین ئەم مەراسمگەلە بەڕێو بووینە. مەسەڵەن لە پارکەکانە، لە دامەنەی کێفەکانە و یا لە ماڵگەل یەکترینە ئەوەین بە گروپگەل و دەسەگەل ئەوەین بە دەسەگەل گروهی و بە بەرگوزاری ئەم جەلسەگەلە لەو شوێنگەلە ئێدامەمان دەدا. و شتێکیش بێژم لەم جەلساتە حوزوری ژنگەل فرە تەئسیرگوزار بوو، یانێ جەلساتی پۆربارە کرد و وەفرە موسمەر سەمەر بوو و هەروە کازانین لە ئەوەڵ مانگەمەیە ئەمە ژنگەلی کارەگەر بوون کە لە سەرفە ئەوەڵ ڕاپێماییەکانە قەراریانەگردا و بە دەستکردن پەرچەمگەل قرمز و سەردانی شوعارگەر کارەگەری و سوسیالیستی لە سەرفە ئەوەڵ ئەم ڕاپێماییگەلە قەراریانەگردا بۆ تەبەقەی کرێکار و هەروە کازانین جنبشی کارەگەری هیچ وەخت خۆی جیا لە جنبشی ژنان نەدیگا و ئەم دوو جنبشە هەمیشە بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی و نظامی سەرمایەداری تەلاشیان کردە و سنەتی ئەوەڵە مانگەمەی لە شارەکان لە کوردستانە هیچ وەخت بە فەراموشی و یا بە بێڕاهە نەچوو. بە بێڕاهە منزورم ئەوەسە کە نەهاتگەلی جمهوری ئیسلامی حاکمینی سەرمایە بە دروستکردن نەهاتگەلی وەک خانەی کارگەر و شۆرای ئیسلامی کار کە ئەمانە
نەهاتگەلێک بوون کە غەیرە کارەگەری بوون، وجودە غەیرە کارەگەریان بوو لە ناو جامعە و خۆشبەختانە تەبەقەی کارەگەر و فعالینە کارەگەری لە ئەم سێ دەهۆنیمە لە عەرسەی مبارزاتی خۆیانە هیچ وەخت ئیجازەیان نەداگە کە ئەم نەهاتگەلە بین لە مەراسمەکانیانە شرکەتکەن یا دەخاڵەت بکەنە، چونکە ماهیەتی واقعی ئەم خانەی کارەگەر و شۆرای ئیسلامی کار بۆ فعالینە کارەگەری ڕۆشنەوە بووگەستەوە کە ئەمانە خۆیان نمایەندەگەلی ئەسڵی تەبەقەی کارەگەر و نمایەندەگەلی ئەسڵی جمهوری ئیسلامی و نظامی سەرمایەدارین و هیچ سنخیەتێکیان لە کرێکار و تەبەقەی پرۆلتاریا لەناو جامعە نییە. و مەراسمگەلێکە لە شار سنە لە ساڵگەل 65 66 67 68 بەرگۆزارە کریا لە سالۆنگەلی سەرپوشیدەوە پاساژ عیزەتی، لە ساڵ 66 لە پاساژ عیزەتیە، لە ساڵ 67 لە مەدرسەی ڕەنجاوەری و لە ساڵ 68 لە سالۆن تەختیە. ئەم مەراسمگەلە بە شێوەی فرە باشکوه و گەورەیەک بەرگوزارە بووە. من خۆم لەو مەراسمگەلا حزورم بوو وەکو کەسێکە شرکەتی کرد لەو مەراسمگەلا بووم، هەرچەند سنم لە خوارەوە بوو کەمێک، وەلێ خۆ کامەڵان لە خاترمە لەو ساڵگەلا کە ئەم فعالینە کارەگەری بە چه تەلاش و تەوانێک ئەم مەراسمگەلیانە بەرگوزارە کرد. ئەمە لە حاڵێکیشە فعالینە کارەگەری ئەم مەراسمگەلیانە بەرگوزارە کرد کە جەنگی ئێران و عێراق بوو و جمهوری ئیسلامی و حاکمینە سەرمایە سەرکوبێک شەدیدیان بە مل تەبەقەی کارەگەر و فعالینە کارەگەریە ئەهاورد. یعنی لەو ڕۆژگەلە ئێدامگەلێ دەستە جەمعی، زیندانکردنە فعالینە کارەگەری، وەلی هەم تەبەقەی کارەگەر هیچ وەخت عەقەبنشینی نەکرد و هەمیشە مەراسمەکان خۆی بە سوورەتی باشکوو بەرگوزارە کردا و دوای مەراسمەکانیان بە سوورەتی ڕاهپێمایی خیابانەکان شار سنەیان بە مارش خۆیان بە لەرزە دەرەهاوردا کرێکاران. و ئەم مەراسمگەلە لە ساڵگەل 79 80 81 84 هەر بەم شێوە ئێدامەی پەیا کرد و بە سوورەت باشکوو و حتا بە سوورەت حرەکەتگەلی خیابانی دەرهات کە کرێکارانی تر بەوە گەین کە نە لە دامەنەی کێفەکانە یانە لە ناو ماڵە یا لە مەکانگەلێک فرە بوچکا بێن ئەم مەراسمگەلە بەرگوزارکەنا. بۆ نەتیجە دەین ئەگەر گەرێکیان بێ خاستەگەل و متاڵەبات بەرحەقی ئینسانی خۆیان لە سیستەمی سەرمایە بسێننا، ئەشێ بێنە خیابانەکان و سای خۆیان بگەین بە گوێچکەی حاکمینە سەرمایە تا بتوانن بە خاستەگەل و بەرحەقی ئینسانی خۆیان بگەین. و ئەمە شتێک نییە غێرە زەواک بە باوەڕی ئەمیقی جۆنبش ئازادی خواهی تەبەقەی کارەگەرە کە هەر ئەو سوسیالیزمەسە کە کرێکاران واقعاً باوەڕیان پێ هەست. هەروە کارزانین کرێکاران لە ڕێکخراوی جۆراوجۆر و کرێکاری بەشدارن، بەڵام ئەم ڕێکخراوانەیە ڕێکخراوێکی گەورە و یەکدەست نییە کە بتوانێت هەموو کرێکاران لە دۆری کاتەوە بکاتەوە و ئەتوانین بێژین ئەسڵ وجودی نییە لە حاڵی حازردا. ئەزمموی ئێوە لە بابەتی ڕێکخستنی ڕێوڕسمی ڕۆژی جیهانی کرێکار لە بەشداربوون و کارکردن بۆ ئەو ڕۆژە چییە؟ کارەگەر بۆ ڕەهایی خۆی لە دەستەم تەبەقاتی و بۆ دروستکردن دنیایەکی باش هەمیشە حرەکەتگەلێک متحد و جەمعی بووگە لە قباڵی ئیجتیماع و جامعی دەوروبەر خۆی و ئیمڕۆژە تەشەکولگەلێک گەورە و فەراگیر بۆ تەبەقەی کارەگەر یەکێک لە ئەسڵیترین حقوقی تەبەقەی کارەگەرە لە سەراسەر دنیا و هەروە کازایین لە دنیای ئیمڕۆژە بدونە تەشەکولگەل مستەقل و گەورە و فەراگیر کرێکاران حتا ئەگەر گەرێکیشیان بێ حرەکەتێک بکەنە لە چوارچێوەی سنفی خۆیانە ئەم حرەکەتە بوچکە و بوچک ئەوە منزورمەوەسە کە ناتوانن ئەو خاستەگەل و متاڵەبات خۆیانە بسێننە بەخاترەوە ئینعکاسە بوچکە کە هەزی لە ناو جامعە. و متاسفانە لە کشوەرگەلی جەهان سێوەمە ئەگەر کرێکار گەرەکی بێت تەشەکولگەلی مستەقل و گەورە و فەراگیری بێت ئەشێ بچێ لە دەوڵەتگەلی دیکتاتۆری ئەجازە بگرێتە، وەلی لە کشوەرگەل ئوروپایی یاوان نیە کولن لە کشوەرگەلێکا کە ئازادیگەل مەدەنی وجودی هەست کرێکار بەڕاحەتی ئەتانێت هەر لەحزە حەسکا بێتە خیابان و ئێعترازات و ئێعتسابات خۆی بگەینێ بە گوێچکەی حاکمینە سەرمایە و باقی ئەقشاری جامعە و دەوڵەتگەلی دیکتاتۆری بەتایبەت لە خاوەرمیانە و لە داخل ئێرانە هەمیشە فاکتۆرگەلێکیان لە بەرابەر تەبەقەی کارەگەر و دانیانگە و ئەم فاکتۆرگەلە شتێک نەوگە ئیلا خانەی کارەگەر و شۆرای ئیسلامی کار
کە ئەمە خۆی ئەهرمێکە بۆ مانەعبوونی ئاعترازات سوسیالیستی و ڕادیکاڵی تەبەقەی کارەگەر لە قەباڵی نظامی سەرمایەداری بە جمهوری ئیسلامی و ئەم دوو نەهادە خۆیان یەکێک لە مۆزەرترین نەهادگەلێکن کە گەورەترین زەربە ئەوەشنێ بە پشت و ستون تەبەقەی کرێکار لە حرەکەتگەل ئێعترازیانە لە ئەوڵە مانەمەیەکانە وەلی خۆشبەختانە کرێکاران لە ئێران و لە جامعی کوردستانە بە هوشیاری و هەمیشە لە بەرابەر مەسەلە حرەکەتیان کردگا و هیچ وەخت ئیجازەیان نەداگە کە جمهوری ئیسلامی بێت کە خۆی حافزی ئەسڵی نظامی سەرمایەداریە بێت بە وەسیلەی ئەم نەهادە پوچکەلە حرەکەتگەل ئێعترازی کرێکاران بخات بە هەڵا و هەروەک گشتمانەزانین جمهوری ئیسلامی هەر لە سەرەتای بە سەرکار هاتنیە ئێعتراز و سەرکوب بەخۆی بەسەر تەبەقەی کارەگەرە داسەپاندووە و ئەمە واقعیەتێکە کە ئێمە ئەیبینین وەکو ئیعدامی فعالینی کارەگەری فعالینی سیاسی و شکنجەکردنیان و زیندانیان لە دەهەگەل گۆزەشتەیشە و جمهوری لەناو ئەرسەگەل ئیجتماعیە و مخالفەت عەزیمی جمهوری ئیسلامی لە قەباڵی تەبەقەی کارەگەر و جمهوری ئیسلامی خۆی مانعێکە بۆ ئەوەی کە کرێکاران نەتوانن ئەو تەشەکل مستەقل و گەورە و فەراگیریانە بێت و سەرکوبی جمهوری ئیسلامی بەسەر فعالینی کارەگەریە هەڕۆژە ئێمە ئەیبینین لەم سەردەمە ئەتوانین ئشارەکەین بە زیندانیکردن شاهڕۆغ زەمانی و ڕەزا شەهابی و سەدها فعالی کارەگەری تر کە لە سیاچاڵەکان جمهوری ئیسلامیە مورد شکنجە و ئەزیەت و ئازار قەرارەگرنا و بەخاتر میلیتاریزەبوونی جامعە و فەقری شەدیدی اقتصادی کە لە ناو جامعە حاکمە ئەم میلیتاریزەبوون و فەقر شەدیدە فرەتر بەسەر تەبەقەی کارەگەر و فعالینە کارەگەری و زاڵە و ئەمیشە خۆی نمونەگەلی بارزە کە کرێکاران تایسە نەیانتوانیگە بگەین بە ئەو تەشەکولە فەراگیر و گۆرەی خۆیانە و لە ناو خودی تەبەقەی کارەگەرە فعالینی کارەگەری مانەعگەلێک وەک فەرقەگرایی کە بە نەوعێک بووگەسە باعث جیایی و تەفرەقە پەراکەنی لە سفوفێ تەبەقاتی تەبەقەی کارەگەرە ئەشی کارەگەران و فعالینی کارەگەری لە کنار یەکە قەرار بگرن متحد بن کە بتوانن مەجمەعگەل عمومی خۆیان دروست بکەنە و بە ئتحاد و هاوپشتی یەکە و ئەتوانن هەرچی سازمان یافتەتر و متشەکل یافتەتر تەشەکولگەلێک گەورە و فەراگیریان بێت. وەکو آخر پرسیاری من ئەوەیە کە بنەماڵەی کرێکاران چه دەور و نەقشێکیان لەم بەڕێوردنی ئەم مەراسما بووە؟ وجودە خانەوادەگەر کارەگەری بۆ لە بەرگوزاری مەراسماتە ئەوڵەمانەمەیە واقعاً تەئسیرگوزارە تەئسیری گەورە و بەسزایەکی بووگە چون خانەوادەگەر کارەگەری ژن و پیاویان کارەکەن بە شێوەگەل متفاوت ژنانیان لە ناو ماڵە یا بەقاڵی بافی و یا کارماڵ و خلاصە کارگەلی کە لەناو ئەو جامعە مەرسوومە و ئەتوانین بێژینێمە کە خانەوادەگەلی کارەگەری و فعالینە کارەگەری لە یەک گیانی و گیانی ناپەزیرن ئەم دوو هەم فعالینە کارەگەری و هەم خانەوادەگەلی کارەگەری و ئێمە ئەتوانین ئشارەکەین بە حرەکەتگەلی ئێعترازیەکاران لە ئەوڵە مانگمەیەکانە لە ئێعتسابەکانیانە لەوەی کە وەختی فعالینە کارەگەری ئەکەفنە زیندان دەستگیریانەکەنە ئەمە خانەوادەگەر کارەگەری کە ئەشنە بەر زیندانەکان ئەوێسن ئێعترازەکەنە یا لە ئەوڵە مانگمەیەکانە مەسەڵەن بۆ ساڵ 1984 بوو لە شار سنە خانەوادەگەلی کارەگەری بوون کە لە هاوپا لە تەک فعالینە کارەگەریە لە ئەوڵە مانگمەیە شرکەتیان کردا یعنی هەر لەبەر ئێدارەی کارە و کام مجتەمەعی خومینی کارەگەران و خانەوادەگەر کارەگەری بە مارشی خۆیان شار سنەیان هاورد بە لەرزە و ئەمە حرەکەتێک گەورە بوو کە لەو سەردەما ڕۆخیدا با وجودەوە سەرکوب و ئختناقیش بەسەر مردمە ئەو جامعە حاکم بوو و بە نەزەر من کرێکاران ئیمساڵ لە شەرایەتێکە ئەچنە ئیستیقباڵە ئەوڵە مانگمەیە و کە جمهوری ئیسلامی بە تەوەڕۆنگەلی 100% و 100% لە ناو جامعەی بە وجودا وەرگا ئێعدامگەلی هەڕۆژە کە بێکاریگەل میلیۆنی حەسبی یارانەکان تعیینی دەستمزد حداقل دەستمزد بۆ کارگەرگەر کە ئیمساڵ بەراوردی کردگە 680,000 تمەنە لە حاڵێکە
دەستمزد 2 میلیۆن تمەن هە لەژێر خەتی فەقرە لە ئێرانە خەریکن زندگیەکەنە و کرێکاران ئەتانن لە حاڵێکە کرێکاران ئەتوانن عەلەیه ڕیازەتی اقتصادی و وەزعیەتە میلیتاریزەکە لەناو جامعە هەست بێنە خیابانەکان و موتر کارخانەکان و سەنایە نەفتەکان لە حرەکەتا بوێسنن و ڕۆژە جەهانی کارەگەر ئیمساڵ لە شەر ڕۆژە جەهانی کارەگەر ئیمساڵ بکەنە ڕۆژە مەرگی سەرمایە و جمهوریە ئیسلامی و خاستەگەل و متاڵباتی بەرحەق ئینسانی خۆیان ئەمانە بێت کرێکاران ئەتانن بێژن ئازادی زیندانیگەر سیاسی و فعالینە کارەگەری لەغو ئێعدام بیمەیە بێکاری حق اعتصاب حق تەشەکل و ئەم خاستەگەلیانە بێت لە مقابل ئەو سیستەم و نظامە کە تیا قەراریان گرتگە و بە ئومید ئەوڵە مانگمەیە باشکوو لە ئێرانە و سەرنگونی جمهوری ئیسلامی و سەرمایە. زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی ئەم شۆماندا. سپاس مەس بۆیەوە. بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی پەرتۆ، لێرەدا گەیشتین بە کۆتایی بەرنامەکانی ئەم شۆماندا. هیوادارین کات و ساتێکی باشتان تا ئەم دەقیقەیە بەسەر بردبێت. شۆتان خۆش.